ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر پرسی یاسایی و دەستوری بوونی هەنگاوەکان لە عێراق. بینیمان کۆبوونەوەی حوتی مانگ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بۆ دەنگدان بە سەرۆکۆماری عێراق دیاری کرابوو کۆبوونەوەکە بەڕێوە نەچوو. قسە زۆر لەسەرەوە بوو کە بەڕێوە نەچوونی کۆبوونەوەکە نایاساییە. واروەها قسە دەکرا کە لە دەستوری عێراقیدا بەپێی دەستور بۆشاییشی دەستوری دروستە بێت ئەگەر لە کۆبوونەوەکەی حوتی مانگ کە بەسەر چوو وادەکەی دەبایە دەنگ بدرایە و سەرۆکۆماری نوێ دیاری بکرایە و لە ئێستادا عێراق ینی بەپێی هەندێک لێکدانەوە پێ هەندێک لە قسەی چاودێران و یاساناسان هەندێکیان دەڵێن کەوتۆتە بۆشایی دەستوریەوە و بۆشایی یاسایەوە هەندێکی دیکەیان بە پێچەوانەی ئەمڕایەوە بڕیارەدەن. بەڵام لە هەمووی ینی گرنگتر و ئەوەی کە جێگەی زۆر سەرسوڕمانە ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ جاری دووەم دەرگای خۆپاڵاوتنی کردوتەوە بۆ کاندیدانەوانی کەیانەوەی خۆیان کاندیدکەن بۆ سەرۆکۆماری عێراق تا چەند ئەم پرسە دەستوریە و یاساییە. ئەگەر دەستوری و یاساییە بەپێی چ مادەیەک لە مادەکانی دەستوری عێراق و یاساکانی عێراق ڕێگە پێدراوە. ئەگەر ڕێگە پێدراو نییە چۆن سەرۆکی یەشێک لە دەستگا هەرە باڵاکانی عێراق کە دەستگای ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها یەشێکە لە دەستگا تەشریعەکان کە خۆی یاسا و بڕیارەکان دەرەکا چۆن ڕێگە بەخۆیەدا کە یاسا پێشێر بکە. بەگشتی لایەنە سیاسیەکان چاویان لەسەر جموجوڵەکانە لە عێراق و هەروەها لایەنە سیاسیەکان زۆر بە وردی چاودێری هەنگاوەکانی سەرجەمدام و دەستگا ڕەسمیەکانی عێراقەکەن و هەروەها دادگای فیدرالی کە یەکێکە لە دادگا باڵاکانی عێراق کە زۆرێک لە بڕیارەکان لە لای ئەو یەکلا بێتەوە ئێستا بۆتە سەییدی ساحەکە ئەو چۆن تەماشای ئەم بڕیارانەکە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانەوە کۆمەڵی بابەتی دیکەی پەیوەست بە یاسا و دەستور کە لە عێراقدا لێسا هەنگاوی بۆنرێت تا چەند ئەمانە دەستورین. بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاگومێت مەحموود یاساناس کە لە سودۆ لەگەڵمە بەخێر بێ کاگومێت سپاس دەکەم کە لە بەرنامی پانۆراما ئامادەی. هەروەها بڕیارە دکتۆر خامۆش عومەر پسپۆڕی دەستوری جەنابیان لە سودۆکانمان یاخود هەر لە شاری هەولێر و لەگەڵمانە بن کە ئامادە بوو دەچینە لای ئەویش بۆ گفتوگۆ. سەرەتا لە کاگومێت دەست پێکەم. کاگومێت یعنی کۆمەڵێک هەنگاوە بینین ئێستا لە عێراقا زۆرێک ینی بە یاسایی و بە دەستوری لە قەڵەمی ئەدەن بەڵام کۆمەڵ هەنگاوی دیکە بینین کە لە عێراق دەنرێت یاخود دەگوزارێت و زۆرێک لە سیاسیە باڵەکانی عێراقیش ینی ئەم هەنگاوانانین یاخود هەندێک لە دام و دەستگا باڵەکانە کەون ئەم هەڵانەوە ینی ئەمێ من ڕای جەناب دۆکو یاساناسی وەربگرن ئەوەی کە ئێستا عێراق پێدا تێپەڕێ بە تایبەتی لە دوای حوتی مانگەوە کە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران نەکرا بۆ دەنگدان لەسەر سەرۆکۆمار عێراق لە فەراغی دەستوری و یاساییە یاخود نەخێر. سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتا هەڵبەتە وەکو بەڕێزت ئاماژەت بۆ کرد وا بڕیار بوو کە ڕۆژی حوتی مانگ دانیشتنی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێەوە لەو دانیشتنەدا سەرۆکی کۆمار هەڵەوژێرێت. بەڵام وەکو دەزانین بە پێی بڕگەیەکی مادە هەفتای دەستوری عێراق نیساب بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دوو لە سەرسەی دیتی لە ڕێژەی دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە پێویستە بۆی کە دانیشتن بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکرێت پێویستە 220 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ژوورەوە بێت. بەڵام وەکو ئێمە ئاگامان لێبوو سەیرمان کردووە لە نزیکەوە چاودێری باردۆخەکەمان کرد ئەوەی کە بینیمان نزیکەی 60 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ژوورەوە بوون. ئەمەش ڕێژەیەکی کافی نییە بۆی کە پەرلەمانی عێراق بتوانێت دانیشتنی خۆی بکات. ئەم ڕێژەیە نەک ڕێژێکی کافی نییە بۆی کە دانیشتنی تایبەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکرێت بەڵکو ڕێژێکی کافی نیە هەتا بۆ بەستنی دانیشتناسایەکانی خۆشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چونکە بە پێی مادە 59 دەستور دانیشتنی ئاسایەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویستیان بە زۆرینەی مطلق هەیە پێویستە 165 ئەندام. ینی ئەمە لە حاڵەتی کەی ئەو حاڵەتەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارەدا کە لەسەر پرسێکی ئاسایی جگە لە هەڵبژاردننی سەرۆکی کۆمارم هەموو پرسانێکە لە دەستوردا پێویستیان بە دەنگی 2 لەسەر 3 هەیە کۆ ئەبێتەوەی تر پەسەندکردنی پرۆژە یاسایەکە یان هەر بابەتێکی تر یان دەرکردنی قەرارێکە کەواتە ئەو ڕێژەیە ڕێژەیەکی کافی نەبوو بۆی کە
ئەنجومەنی نوێران عێراق بتوانێت کە دانیشتەکەی خۆی ئەنجام بدا بۆی ئەوە بینیمان دانیشتەکە نەکرا و تەمان دوێنێ و ئەمڕۆژ دەرفەت مابوو بۆی کە دانیشتەکە بکرێت چونکە بە پێی مادە 72 پێویستە لە بەرواری یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سی مانگ دوای لە مودەی سی مانگ دوای ئەو بەروارە سی ڕۆژ دوای ئەو بەروارە پێویستە کات سەرۆکی کۆمار هەڵبژێرێت بەڵام وەکو بینیمان نە دوێنێ کۆبوونەوەکەکرا هەڵبژێرە نە ئەم ڕۆژ کۆبوونەوەکە کەواتە ئێستا مەکەوتوینە فەراغێکەوە بڵین دەستوری و یاساییە خۆی زۆری بۆی ناوەێن ینی ئەم مودەیە کە دانراوە لە دەستوردا لە دەستوردا لە مادە 72 دانراوە کە مودەی سی ڕۆژە لە بەرواری یەکەم کۆبوونەوە کە پێویستە لە کۆبوونەوە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژێرێت لەگەڵ جێگەرەکانی ئیتر لەو ڕۆژەوە سی ڕۆژ حساب بکرێت باشە پێویستە لەو بەروارە لە مودەی سی ڕۆژە پێویستە سەرۆکی کۆمار هەڵبژێرێت بەڵام وەکو بینیمان لایەنە سیاسەکان تەوافق و بەڵێ سەرۆکۆمار هەڵبژێرە کۆبوونەوەکەش نەکرا هەڵبەتە دوو بۆچوون هەیە ئێستا لە پەیوەست بەم بابەتەوە بۆچوونێکیان پێی وایە کە ئێستا عێراق کەوتۆتە بۆشایەکی دەستوریە و لەبەر ئەو مودەیە کە دانراوە بەڵبژانی سەرۆکۆمار مودەکە تێپەڕیوە پێشێلی یاسا بەڵام بۆچوونێکی ترێکم خۆم بەڕاستی لەگەڵ ئەم بۆچوونم پێی وایە نەخێر لە ئێستا لەگەڵەوەی کە سەرۆکۆمار مودەکەی مودەی هەڵبژانی سەرۆکۆمار بەسەر چووە و سەرۆکۆمار هەڵنەبژێرە بەڵام لەگەڵەوەشە عێراق نەکەوتۆتە بۆشایی دەستوریە بۆ لەبەرەوەی ئێمە بڕیارێکی دادگای فیدرالیمان هەیە کە لە ساڵ 2010 دەرچوو چونکە ئەگە بیرمان بێ ساڵ 2010 عێراق کەوتە ناو دۆخێکی هاوشێوە ئێستاوە بۆ نزیکەی 6 مانگ هەڵبژانی سەرۆکۆمار بەهۆی ناکۆکی لایەنەکان دواکەوت ئەو کاتە پەنا ئەو مۆزوعە بەرزکرا بۆ دادگای فیدرالی و دادگای فیدرالی بە بڕیاری ژمارە پەنجاویەک کە ئێستا لە بەردەستی منە بڕیارەکە بڕیاری لەسەر ئەو بابەتەدا لە بڕیارەکە ئەڵێ ئەگەر لە مودێش سەرۆکۆمار اختیار نەکرا هەڵنەبژێرە ئەوە عێراق ناکەوێتە ناو بۆشایی دەستوری و ئەو سەرۆکۆمار کە ئەو سەرۆکۆمارێک ئێستا هەیە ماوە بەڵێ ماوەکەی بەسەر چووە بەردەوام بێتەوە کاتێک کە سەرۆکۆمارێکی تازە هەڵ ئەبژێرێت ئەمە بە پاساوی بەڵێ بە پاساوی کە ئەو مودەیە کە دانراوە لە مادە 72 مودەیەک نییە بۆ سقوطکردنی ئینتیخاباتی هەڵبژاردننی سەرۆکۆمار بەڵکو مودەیەکە بۆ تەنزیمکردنی ئەو ڕەوشەدانرا ئەگە بیرمان بە کاتی خۆش بۆ مادەی 140 بڕیارێکی هاوشێوە دەرچوو لایەنە عەرەبی و لایەنە تورکمانەکانی کەرکووک ئیدعاوانە کرد کە لە کۆتایی 2007 ئەو مودەیە کە دانراوە لە مادەی 140 تەمان لە کۆتایی 2007 بەسەر چوو ئەوان ئیدعاوانە کرد کە لەبەرەوەی مودەکە مودەی تەنفیزی مادەکە بەسەر چووە کەواتە مادەکەش خۆی بەسەر چووە بەڵام دادگای فیدرالی بڕیارێکی دەرکرد وتی نەخێر ئەم مودەی تەنفیزی مادەکە نەک مودەی سقوطی مادەکە واتە ئەگەر مودەیە بەسەر چوو مادەکە ئەمێنێتەوە قائیمە بەڵام مودەی نەفازەکەی بەسەر چووە بە هەمان شێوە لێرەش بە هەمان ئەنی دادگای فیدرالی بڕیارێکی هاوشێوەی دەرکرد وتی ئەم مودەیەکە لە مادە 72 هەیە مودەیەکە بۆ تەنزیمی هەڵبژاردنەکە نەک مودەیەکە بۆ ئیسقاتی وەزیفەی سەرۆکۆمارەکە باشە کاگومێت کە دادگای فیدرالی بۆ نمونێ سەوتا لە ئارایەوە لە زۆرێک لە پرسە گرنگ و هەسیارەکان کە ئیتر ئەبێتە بابەتێکە ئەدگێنێتە چەقبەستووی زۆربەی لایەنەکان پێبن بە دادگای فیدرالی و دادگای فیدرالی کە هەر بڕیارێک دەرەکە یەکلاکەرەوەی و هەموو لایەکی ژیانی خەناعەتی پێکەن و بڕیارەکە چێتەواری جێبەجێکردنەوە بۆ نمونێ ئێستا دادگای فیدرالی کە ئەوە لە ساڵی 2010 ئەوە ڕەئی بێ لەسەر دانیشتنی ینی ئەنجومەنی نوێنەران بۆ دەنگدان بە سەرۆکۆمار ئەیکەواتە بۆ زۆرێک لە سیاسیەکان و یاساناسانی عێراق وانەی کە شارەزایان هەیە لە بواری دەستوری و یاساییە بۆ کەونە ئەو هەڵەیەوە کاڵێن لە ئێسادا عێراق کەوتۆتە فەراغێکی دەستوری و یاسایی وەکو باسم کرد ئەگەر لە ڕوا یاسایەکەوە باسی بکەین بەڕاستی وەکو باسم کرد ئەمە دوو بۆچوون هەیە لەم ڕۆوە ینی بۆچوونێکان کە پێی وایە بەڵ عێراق کەوتۆتە ناو بۆشایی دەستوریەوە بەڵام ئەم بۆچوونە هیچ چۆنڵی تەبرێرێکی نییە هیچ بەڵگەیەکی نییە بۆ بۆچوونەی خۆی چونکە بەڵام بۆچوونەکەی ترکە باسم کرد کە باسیەوە کات کە عێراق نەکەوتۆتە بۆشایی دەستوری ئەم بڕیارەی دادگای فیدرالی هەیە کە بڕیارێکە زۆر ڕوونە باسیەوە کات کە بڵێ ئەگەر ئەم مودێش بەسەر چوو عێراق ناکەوێتە ناو بۆشایی دەستوریەوە ئەو باقی بۆچوونەکانی تر تێکڕای بۆچوونەکانی تر کە لەسەر و پرسە هەیە بەڕای من زیاتر بۆچوونی لایەنە سیاسەکانی ترە ئەو لایەنانەی کە
بەرژەوەندیان لەوە هەیە کە بە شێوەیەکی خێرا سەرۆک کۆمار هەڵبژێرێت و لەوانەیە خۆیان کۆمەڵە کاندیدیان پێشکەش کردبێ و ڕێکەوتنیان کردبێت حرفیان کرد لەگەڵ کۆمەڵێک لایەنی سیاسی تر بۆی کە هەوڵ بدەن بە شێوەیەکی خێرا و زوو تێپەڕ ئەم بابەتە تێپەڕێن ئەگەر نا ئەگەر لە جانیبە سیاسەکەی بێنین دەرەوە بابەتە بگەڕێنەوە بۆ جانیبە قانونیەکەی ئەو پرسەکە خۆی پرسێکی قانونیە وەکو خۆت باست کرد ئێمە دادگای فیدرالیمانەیە لە عێراق کە لە ساڵ 2005ەوە دەرچوو ئەم دادگای معنیە تامە کۆمەڵێک وەزیفە هەیە بەڵام وەزیفە سەرەکیەکەی بێتە لە تەفسیری ئەو مادانەی دەستور کە غەموز و ناداریان تایە تامن ئەو مادەیەش کە کاتی خۆی لە 2010 باسمان کرد جۆرە لە غەموز و نادیارێکی تیا بۆە پەنا براوەتە بەر دادگایەکە ڕوونکردنەوەی زیاتر و هەر بڕیارێک لەم دادگایە دەربچێت بڕیارێکی کۆتاییە لە هیچ جهتێکی تر ناتوانێت تانەی لێ بدرێت تاوانە خۆمان نەزانین دادگاکانی تر دادگاسەکانی تر هەر کە بڕیار دەرەکات جهادێکی سۆری خۆی هەیە ئەتوانیت تانە لەو بڕیارە بدەیت بەڵام دادگای فێدرالی بەدەرە لەم بابەتە هەر بڕیارێک لە دادگاکە دەربچێت بێگومان مەجالی تانەی تیانەوە بڕیارێکی باتە بۆ هەموو لایەنەکە مەجالی مناقشەیان هەتا ئەو بڕیارانێک کە لەوێ دەرەچێت بۆ هەرێمی کوردستانیش بڕیارێکی پابندکەر و مولزم لایەنەکانی هەرێمی کوردستانیش پێوە پابند بێت بۆیە من پێم وایە ئەو پرسە ئێستا زۆر ڕوونە بەڵام کۆمەڵێک لایەنی سیاسی هەیە دەکرێت بەرژەوەندیان لەوە نەبێت کە ئەم پرسە دوا بخرێت دوا بکەوێت بۆی ئەوان ئێستا جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پێویستە ئەو ئێستا عێراق لە بۆشایەکی دەستوریایە پێویستە بە زووترین کات سەرۆک کۆمار هەڵبژێت تامان ئەو لایەنانە ئەتوانن لە ئێستادا پەنابەرنە بەر دادگای فیدرالی بۆی کە سەر لە نوێ ئەو پرسە بوروژێنەوە و پێما بێت چەند ڕۆژی ڕابردوشانی ئەو لایەنانە پەنایان بردبوو بەر دادگای فیدرالی و هەمان ئەو وەڵامی کە جەنابە دامەژت پێدا ینی هەمان ئەو وەڵامە دراوەتەوە بۆ لایەنانە کە عێراق نەخێر ناکەوێتە نێو بۆشایی دەستوری و یاساییەوە و سەرۆک کۆماری ئێستا کە ماوەکەی تەواو بووە و ئەتوانێت بەردەوام بێت لەسەر کارەکانی خۆی و ینی ئیشوکاری وڵات بەڕێوە بەرێ یەک پرسیکە ئەمەوێت کە ئاماژەی پێبین کاکە ئومێد مەسەلەی ینی خۆی هەمووان نەزانین ینی مەسلەی خۆتەرشیحکردن و کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن لە ئەنجومەنی نوێنەران بۆ سەرۆک کۆماری لە ماوەی 3 ڕۆژایە لە ڕابردوو کرا ینی ئەم کۆبوونەوەی پێش کۆبوونەوەکەی حوتیمان دەرگای خۆپاڵاوتن کرایەوە لایەنەکان و ئەوانەی کە کاندیدی سربەخۆن ینی وەرەقەی پاڵاوتنی خۆیان تەسلیم کرد بەڵام لەسەر ینی شتێکی زۆر جیاوازمان بینی ینی ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران محەممەد حەلبوسی جارێکی دیکە بۆ دووەم جار دەرگای خۆپاڵاوتن نکاتەوە ینی بۆ پێشکەشکردنی ئەوانی کە ئارەزویانە ببنە سەرۆک کۆمار ئەمەیان تا چەند دەستوری و یاساییە دەستوری پێشێل کردووە یاسای پێشێل کردووە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران یاخود نەخێر ئەو لە بابێکی دیکەی یاساوە ئەمەی کردووە خۆی ئەمە پرسیارێکی گرنگە بڕاستی ئەبێ لەسەری بوەستین بەڵام بەر لەوەی کە وەڵام پرسیار بدەم ڕاستی ئەمە باسیەوە بکەم کە پرسی خۆ کاندیدکردن بۆ سەرۆکی کۆماری عێراق ئەوەندە پرسێکی گرنگە کە لە عێراقدا یاساکی تایبەتی بۆ دەرچووە کە یاسای ژمارە 8 ساڵی 2012 لەم یاسایەدا ئەو مەرجانەی دیاری کردووە کە پێویستە لەم کاندیدا لەو کەسەدا بێت کە خۆی بۆ سەرۆکی کۆمار کاندید دەکات واروها ئەو مودەیەشی دیاری کردووە کە پێویستەکە لەو مودەی و کەسێک کە ئەوەی خۆی کاندیدکە سیفی خۆی تەقدیمی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات مودەکە لەوێدا 3 ڕۆژە لەو ڕۆژەوەی کە ئەعلان نەکرێت لە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانەوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەو خەڵکانی کە خوازیاری ئەوەن کە CV تەقدیم بکەن خوان وەکو مرەشەحی سەرۆکاتی کۆمار بناسێنن ئەتوانن لە مودەی 3 ڕۆژەدا سیڤەکانی خۆیان تەقدیم بکەن دوای کۆتاهاتنی ئەم 3 ڕۆژە دەرگای خۆکاندیدکردن خۆپەڵاوتن داخرێت بۆ سەرۆکی کۆمار و ئیتر قۆناغی دووەم دەست پێکا کە بریتە لە قۆناغی وربوونەوە تاقیق لەو سیڤیانەی کە پێشکەشی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران عێراق کراوە تامان لیژنەیەک بۆ ئەم جارە لیژنەیەک تەشکیل کراوە بە سەرۆکاتی جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمە معنی بوو ئەم لیژنەیە بە لێکۆڵینەوە وربوونەوە لەو سیڤیانەی کە تەقدیم کراوە و مەسی خۆکاندیدکردن بۆ سەرۆکی کۆماری عێراق ئەو لیژنەیە کارەکانی خۆی تەواو کرد هەموو سیڤیانێک کە پێشکەش کرابوون کارەکانی خۆی تەواو کرد و ناوی ئەو کەسانی کە مەرجەکانیان تیا بوو ڕاگەیان بۆ سەرۆکی کۆمار تەمان دوای ئەوە کە ناوەکان ڕاگەێنرا یەکێک لەو بربژێرانە کەوشار زێبارێ بوو باس لەوە کرا کە بە حکمەوەی کە کاتی خۆی خالە کراوە لە ئەنجومەنی
نوێنەرانی عێراق و دۆسیەی لە محکەمەی نزا هەیە مەرجەکانیان ئەوە بوو داوایەکی لەسەر ڕەفعکرا لە دادگای فیدرالی. دادگای فیدرالی بڕیارێکی ئەمریکی ویلایی دەرکرد وتی هەتاو تاوان داوایەکی لەسرە وتی هەتاوە کۆ داوایەکە لای ئێمە بەڵێ بە داوای ژمارە 7 فیدرالی کە لە ساڵی 2022 لە سەری تۆماکەوتی تاوەکو ئەم داوایەک لای یەکرێتەوە پرۆسەی کاندیدکردنی ئەم کەسەی ڕاگرت. بەڵام لەم بڕیارە لەم ئەمرەوەلایەدا کۆمەڵە کەم و کورتی هەبوو. یەکەم لەو کەم و کورتانە چی بەوە بووکە لێ باسی لە بڕیارەکەی لە ئەمرەوەلایەکەی دادگای فیدرالی کە کاندیدبوونی وشارزێباری ڕاگرت دووسێ کەم و کورتی تیا بوو. یەکێک لە کەم و کورتیانەوە بوو کە لێ ئەمەژەی بەوە نەکردووە کە ئایا پەخستنی کاندیدبوونی ئەم کەسە تەسیرەکاتە سەر بەڕێوەچوونی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خاڵێکی گرنگە باسی ئەمەی نەکردووە. لە لایەکی تر باسی ئەوەی نەکردووە کە ئایا لە دوای ڕاگررتنی کاندیدبوونی ئەم کەسە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتوانێت جارێکی تر دەرگای کاندیدبوون بۆ خۆپاڵاوتن بۆ سەرۆکاتی کۆمار بکاتەوە یانە. ئەم دوو پرسە دوو پرس بوو پێش بوو لەم بڕیارەدا ئاماژەی بۆ بکرێت بەڵام دادگای فیدرالی ئاماژەی بۆ نەکردووە لە غیابی ئەم بەڵێ لەم فەراغا بەڵێ کە عەفوەن لەم غیابی ئەمە ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتوو بڕیارێکی دەرکردووە کە مودەی خۆپاڵاوتنی بۆ 3 ڕۆژی تر یان دەرگای پاڵاوتنی بۆ 3 ڕۆژی تر کردوێتەوە کە بەڕای من ئەمە تاو نایاساییە بۆ لەبەرەوەی لە یاساکەدا زۆر بەڕوونی باس کراوە یاسا ژمارە 2012 زۆر بەڕوونی ئەم پرسەی باس کردووە کاڵێ دەرگای خۆپاڵاندر بۆ مودەی 3 ڕۆژ ئەکرێتەوە دوای ئەم مودەیە دائەخرێت هەموو کەسانێک کە سیڤەکانت تەقدیم کرد لە مودەی 3 ڕۆژە چێتە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران ئەوان بڕیاری لێدەن و باسی ئەوە ناکات کە بۆ جارێکی تر سەلاحیەت یان دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەران هەیە سەرۆکەی بیان جێگەکەی جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن بکاتەوە بۆیە بڕیارێکە ئەمڕۆ دەرچووە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارێکی تاو ناساییە و پێویستە دەست بەجێ لەو ئەو کەسانەی ئەو لایەنانەی کە زەرەرمەند بوون لەو بڕیارە پێویستە دەست بەجێ تانە لەم بڕیارەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بدەن لە لای دادگای فیدرالی چکە بڕاستی وەکوتم بڕیارێکی تاو کاتەوە دادگای فیدرالی جارێککە ڕوونکردنەوە بە لەسەر ئەو بابەتە بەڕاستی بەدیدی من ئەگەر بێت و ئەو لایەنانەی کە چکە بڕاستی تانەدان یان قەیدکردنی داوا لە دادگای فیدرالی پێویستە لەلایەن کەسێکۆ بێت کە بەرژەوەندی هەبێت وە زەرەرمەند بوو بێت لەو پرسە بۆی ئەو لایەنانەی بەڕای من کە نێتی ئەویان هەیە کە تانە لەم بڕیارەی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بدەن لە بەردەم دادگای فیدرالی پەلە بکەن چکە بڕیارێکی تاو نایاساییە بڕیارێکە ئەگەر تۆ خودی دەقی بڕیارەکەش بخوێنیتەوە ئیستینادی نەکردو سەر هیچ بڕگە و مادەیەکی یاسایی مجەڕەت باس لە بڕگەدوی مادە 72 دەکات کە لەوێدا ئەڵێ بەپێ ئەم پشبەستن بەو بڕگەی ئێمە دەرگاکەمان کردوەوە کەمە وەکوتمان لەوێ 30 ڕۆژە دوای تەوابوونی و 30 ڕۆژە دادگای فیدرالی هینی کردووە ئەم بابەتەی حەسم کردووە لەبەرەوە ناتوانێت خۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چه سەرۆکە چه جێگەکەی لە خۆیەوە بێت دەرگای خۆپاڵاوتن جارێکی تر بکاتەوە چکە وتمان لە یاسا تەنها بۆ یەک جارە 3 ڕۆژە دوای تێپڕۆنی و 3 ڕۆژە ناتوانێت دەرگاکە بکرێتەوە تاکە لایەن کە ئەتوانێت قرار لەسەر ئەم پرسەدا دادگای فیدرالیە ئیتر بە ڕەتکردنەوەی ئەو پرسە بێ یان خۆی بە بڕیارێکی جیاواسیان لە زمانی ئەو داوایی کە لەسەر وشیازێباری تۆمارکراوە خۆی بە پاشکۆی بڕیارە قرار لەسەر ئەو پرسەش بدا کە ئایا جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەر و کۆمارەکرێتەوە یانە دەستخۆش کاکە بڕیار دێم کاگومەجیان دێمەوە خزمەت جەنابەت بۆ هەندێک پرسی دیکە سوپاس دەکەم. بەڵێ دکتۆر خامۆش عومەر پسپۆڕی دەستوری کە جەنابیان لە شاری هەولێر لەگەڵمانن ستاو دەبێت دکتۆر سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی لەگەڵ کاگومێت کە جەنابیان یاساناسە ینی کۆمەڵە تەوزیحی گرنگیدا و کۆمەڵە ڕوونکردنەوەی باشیدا لەسەر ینی ئەو هەنگاوانی کە دەنرێ لە ئێستادا لەلایەن لایەنە سیاسیەکان هەروە دادگای فیدرالی و هەروەها سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران کە تا چەند ئەم بڕیارانەی یاساین و دەستورین و هەروەها لەسەر بابەتی ئەوەی کە دەوترا عێراق دوای ئەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران لە ڕۆژی 7 مانگە ئەنجام نەدرا بۆ دیاریکردنی سەر و کۆمار و دەنگدان بە سەر و کۆمار زۆر ڕاهەبوو ینی دەیانوو کە عێراق کەوتوتە بۆشایی دەستوری و ڕایشی دیکەش پێچەوانە بوو. ئەمێ ڕای جەنابی شت وەرگرین دکتۆر لەسەر بابەتی ئەوەی کە ئێستا عێراق ینی کۆمەڵێک یاسا و دەستوری سابت و سەوابەتی هەیە بەڵام ئەبینین ینی دادگای باڵای فیدرالی وەکو کاگومێدی ژاماژەی پێدا ینی
دادگایەکی باڵایە و بڕیارەکانی یەکلاکەرەوەی کە دەریەکا بۆ هەر بابەتێک کە پێی پێ ببرێ. عێراق ئێستا لە بۆشایی یاسایی و دەستوریە بەڕای جەنابتان یاخود نەخێر؟ ئەو کاتتان باش لە ڕاستیدا عێراق بە دۆخێکی زۆر خراپدا تێدەپەڕێت دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان و پەسەندکردنی لەلایەن دادگای ئیتحادی باڵاوە کۆمەڵێک گرفت هاتوۆتە پێشەوە. گرفتەکان پەیوەندیان بە مەسلەی هەڵبژاردننی سەرۆکی کۆمارەوەیە و ئەو لێکەوتانەشی کە لە هەڵبژاردننی سەرۆکی کۆمار دەکەوێتەوە بە تایبەتیش هەڵبژاردن و دیاریکردنی کاندیدی ڕاستپێردا بۆ پێکێنانی حکومەت ئەمانە هەموو لە دوای قۆناغی دەستنیشانکردنی یاخود هەڵبژاردننی سەرۆکی کۆمار دێتە ئاراوە. بەڵام بەهۆی ڕێکنەکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان تاوەکوی ئێستا ئەو پرسانە بە هەڵواسراوی ماونەتەوە نەکەرەوە بگرە کاریگەریشی هەبووە لەسەر ماوە زەمەنیە دەستوریەکان کە لەناو خودی دەستور دیاریکراوە. هەروەک خۆتان دەزانن ئێمە گەر بگەڕێنەوە بۆ دەقەکانی دەستور ئەومان پێ دەڵێت کە لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران دەبێت دەست بە هەڵبژاردننی پرۆسەی سەرۆکی کۆمار بکرێتن. بەداخەوە ئەو پرۆسەیە ئەگەر چی قۆناغی باشی بەڕێ بوو دوای ئەوەی بە گوێرەی ئەو یاسایی کە تایبەتە بە حکامی خۆپاڵاوتن و کاندیدکردنی بۆ پۆستی سەرۆکی کۆمار دەستکرا بە ڕاگەاندنی یاخود ڕاگەاندنێک لەلایەن ئەنجومەنی نوێنەرانە بۆ کەسانی کە خۆیان کاندید دەکەن و بالفعل کۆمەڵێک کاندید خۆیان کاندید کرد بۆ پۆستە دواتر بە گوێرەی هەمان یاسا ئەنجومەنی نوێنەران ناوەکانی ڕاگەاند یاخودە و ناوانەی پەسەند کرد کە مەرجە یاساییەکانیان تێدایە بۆ ئەوەی کە شایستە بن بۆ هەڵبژاردن بۆ پۆستی سەرۆکی کۆمار. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە نەتوانرا کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێت بەو پێی دوای ئەوەی دادگای ئیتحادی باڵا یا بڕیارێکی دەرکرد تایبەت بە دەستنیشانکردنی زۆرینەی ڕەهاوە شیکردنەوەی دەقی زۆرینەی 2/3 کە پێویست دەکات بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ئەو بڕیارەی کە لەلایەن دادگای ئیتحادی باڵاوە دەرچوو زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکات کە پێویستی بە هەڵبژاردننی سەرۆکی کۆمار پێویستی بە دەنجی 2/3 ژمارەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەبێتن نەک ئەوەی کە لە نیساب وەربژێت چکار ڕوون و ئاشکرایە دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە زۆرینە ئەنجام دەدرێتواتە 150 زایدیەک. بەڵام ئەمە نابێ بکرێتە بنەمایەک لە دوای 150 زایدیەکە کە زۆرینەی 2/3 وەربژێت نا زۆرینەی 2/3 لە کۆی ژمارە ئەندامانی 329ەکە وەردەگیرێت. دوای ئەوەی لایەنەکان نەیانتوانی ئەو زۆرینەیە کۆبکەنەوە بۆ ئەوی ئەو ڕێژەیە بەدەستبێن بۆ بەلایەنی کەم بۆ خولی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ئەوە بوو وەک بینیمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆسەکەی ڕاگرت نەک ئەنجومەنی نوێنەران بگرێت دادگای ئیتحادی باڵا بە حکمی ئەوەی داوایەک بەرزکراوە لەم چەند ئەندام پەرلەمانێکەوە کە داوای ئەوەیان کرد یەک لە کاندیدەکان بەشێک لە مەرجە یاساییەکان یاخود مەرجە دەستوریەکانی تێدانیە ئەوە بوو دادگای ئیتحادی باڵا ئەمرێکی ویلایی دەرکرد بە شێوەیەکی کاتی پرۆسەکەی وەستان کە پرۆسەکەی وەستان ئیتر ئێستا دەبێت چاوەڕێی بڕیاری دادگای ئیتحادی باڵا بکرێت بۆ یەکلایکردنەوەی کەیسی ئەو کاندیدا دواتر پرۆسەکە دووبارە دەست بە کارکردن بکاتەوە ئەوەی ئەو ڕۆبینیمان لە ڕاستیدا دانیشتنی جارێکی دیکە ئەنجومەنی نوێنەران و دەنگدان بە کاندیدانی سەرۆکۆمار ینی ئاسایی ئێستا کە کۆبوونەوەکە نەکراوە و ینی هیچ پێشێلێکی دەستور و یاساکانیش نەکراوە. پێشێلێکی مدە زەمەنیەکەمان هەیە لە ڕاستیدا ئێمە لە کۆبنەوەی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی لە نۆی یەک ئەنجام درابوو دەبوو لە تا نۆی دوو سەرۆکی کۆمار هەڵبژێردرێ ئەوە بڕیاردرا بوو کە لە حوتی مانگ ئەو پرۆسەیە بەڕێوە بچێت وەکو بینیمان نەتوانرا پرۆسەکە وەکو خۆی وەکو ئەوەی کە دیاری کراوە بەڕێوە بچێت ئەوە بوو ئێستا ئەمە ڕوبەڕووی ئەوە بووینێتەوە کە تجاوزی ئەو مدە زەمەنیانەمان کردووەکە لە ناو خودی دەستور دیاری کراوە بەڵام بیریشمان نەچێت لە ڕاستیدا ئێمە بڕیارێکی دادگای ئیتحادی باڵامان هەیە لە ساڵی 2010 ئاماژە بە مەسلەی بەردەوامبوونی پۆستی سەرۆکی کۆمار دەکات لە حاڵەتێکە گەر هاتوو لە ماوە زەمەنیەکەی خۆی
سەرۆکی کۆمان هەڵ نەبژێردرا ئەمەش بۆ ئەوەیە جۆرێک لە بۆشایی دەستوری دروست نەبێت لە نێوان دەسەڵاتە باڵاکان بە تایبەتی بۆ ئەوەی پرۆسی سیاسی وەکو خۆی بەڕێوە بچێت بەڵام وەکو بینیمان وەکو بتم ئەمڕۆ ئەو بڕیارێکە لایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرچووە ئاماژە بە دووبارە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن دەکات بۆ پۆستی سەرۆکی کۆمان لە ڕاستیدا ئەم بڕیارێکە توانین ئەگەر بە شێوەیەکی سەرەداییشی کردنەوەی بۆ بکەین توانین بڵین بڕیارێکی نایاسایی و نادەستوریە وەگەر بە وردیش دیقەت لە بڕیارەکە بدەین ئەومان بۆ دەردەکەوێت ئەو بڕیارە پشتی نەبەستەوە بە هیچ مادەیەکی یاسایی یاخود هیچ بڕگەیەکی یاسایی تەنها ئاماژە بە خودی یاساکە دەکات لە کاتێکە هەموو یاساناسەکان ئەوە دەزانن تۆ بۆ هەر کارێکی یاسایی دەبێت پشت بە دەقی مادەیەکی دیاریکراوە یاخود بڕگەیەکی دیاریکراوی یاسایەکی دیاریکراوە ببستی بەداخەوە ئەمە نەکراوە دووبارە ئەم پرۆسەیە ڕەنگە دیسان جۆرێک لە خاوی و سستی تێبکەوێتن بە حکمی ئەوەی بەدڵنیایی و لایەنەکان ڕەنگەتانە لەو بڕیاری ئەنجومەنی نوێنەران دکتۆر خامۆش من ئەمەوە پرسم لە جەنابتان بە حکمەوەی کە بەڕێزت پسپۆڕێکی دەستوری دووە ینی چاودێری ڕەوشەکەشەکەیت ینی ئەوەی کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی ئەو هەنگاوی ناوە کە جارێکی دیکە دەرگای خۆپاڵاوتنی کردوێتەوە باش ینی ئەو خۆی درک بەو ڕاستیانە ناکە کە ئەو یاسا پێشێلەکەوە لە ئێستادا دەستور پێشێلەکەوەکو جەنابیشە دەڵێ ینی ئەو تا لایەنی بەرامبەر هەیە کە هەر یەکسە زووتانە بدا لەو بڕیاری ئەو جارێکی دیکە لە دادگای فیدرالی ئەیکەواتە چۆن ئەو پێشێلە کات بەڕاستی خۆی بە دڵنیاییەوە ئەم کارێکە کراوە جۆرێکە لە پێشێرکردنی یاسا و دەستور بەڵام مەرکوتم ئەمە بە دڵنیاییەوە پێویستان بەوە دەبێت بڕیارێکی دادگای اتحادی باڵا دەربچێتن بۆ بڕیارەکانی دادگای اتحادی باڵا بە گوێرەی دەستوری عێراقی و بە گوێرەی یاسای تایبەتی خۆیان باتە و یەکلاییکەرەوە ملزەمیشە بۆ هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە عێراقدایە بیرمان نەچێ ئێستا لایەنە سیاسیەکان دابەش بوونە و لایەنە سیاسیەکان بەشێکیان کار بۆ ئەوە دەکەن کە زۆرینەیەک پێک بهێن ئەو زۆرینەیە ئەو زۆرینەیە پۆستە باڵەکان لە نێوان خۆیان دابەش بکەن و سەرۆکی پەرلەمانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بەشێکە لەو پرۆسەی کە چۆتە ناو هاوپەیمانێتێک کە هەوڵی ئەوە دەدەن زۆرینەیەکی پەرلەمانی بەدەستبێنن تا ئەو زۆرینەی پەرلەمانیە بتوانێت وەکوتم پۆستە باڵاکان لە نێوان خۆیان دابەش بکەن بە گوێرەی ئەو ڕێوشوێنە دەستوریانی کە لە ناو خودی دەستور دیاریکراوە بەڵام کوبینیمان ئەو پرۆسەیە ئاوا باسانی نەتوان لە تەجاوزی بکرێت بە حکمی ئەوەی ئەو زۆرینەیە پێویستی بە تایبەتیش بۆ بەلایانی کەم بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمەڵ لە قۆناغی یەکەمدا پێویستی بە دەنجی دوو لە سەرسی کۆی ژمارە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانەیە لە کاتێکدا هیچ لایەنێک لە لایەنەکان بەو لایەنە نشیکە هاوپەیمانیەکەیان دروست کردووە هەوڵی ئەوە دەدەن زۆری حکوومەتێکی زۆرینە پێکبێنن ناتوانین ئەو زۆرینە پێکبێن ئەوەش وەکوتم لێکەوتی تریشی لێکەوتێتەوە بە حکمەوەی تۆ کە تۆ نەتەوانی سەرۆکی کۆمار هەڵبژێری بە دڵنیاییەوە کاریگەری دەبێت لەسەر تەواوی کۆی پرۆسی دەستوری لە عێراقدا بە حکمی ئەوەی سەرۆکی کۆمار هەڵدەسێ بە دیاریکردن و ڕاستپاردنی کاندیدی ڕاستپێرا بۆ پێکەێنانی حکوومەت ئیتر پرۆسەکە وەکوتمم ئێستا گەشتن قۆناغێکی چاکبەست و ئەو قۆناغا بە دڵنیایی و کاریگەری لێکەوتی خراپی دەبێتن ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێت پێ دوایە دکتۆر ینی دادگای فیدرالی وەکو جەنابت و کاگە ئومێدی ژانی هەردوو لاتان هاوڕان لەسەرەوەی کە بەرزترین ینی دەستگای باڵایە لە عێراقە کە بڕیارەکانی بە هیچ شێوەیەک نەتانەی لێدرێنە ینی ڕەتەکرێتەوە پێ دوایە هەروە لەسەر ئەم پرسە گرنگانە بێدەنگ بێ یاخود نەخێر لە چەند ڕۆژی داهات و ئێمە ینی هەنگاوی جددی و هەنگاوی یاسایی و دەستوری زیاترە بینین لە دادگای باڵای فیدرالی خۆی دادگای ئیتحادی باڵا دەسەڵاتێکی سەر بەخۆیە و لە خۆیەوە بە شێوەیەکی تلقایی کارەکان ناکە بە دڵنیایی و پێویستی بەوە دەبێتن داوا بەرز بکرێتەوە ئەو ڕێشوێنەش لە خودی یاساکەی خۆیان خودی یاسایی ژمارە یەکی ساڵی 2005 دیاری کراوە بە شێوەیەک لە شێوەکان لایەنەکان کە زەرمەند دەبن لەو جۆرە بڕیارانەی کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەردەچێت بە دڵنیاییەوە دەسەڵاتی ئەویان هەیە داوا بەرز بکەنەوە لە بەردەم دادگای ئیتحادی باڵا و دادگای ئیتحادی باڵاش
هەروەکو جەنابەت ئاماژەت پێ کرد بە جۆری دەستوری عێراقی لە لوتکەی دەسەڵاتی دادوەریە لە عێراقدا و ئەو بڕیارانشی کە ئەو دەیدات بڕیاری یەکلایی کەرەوەنە بە حکومی دەستور و بڕیارێکن دەبێت هەموو دەسەڵاتەکانی عێراق پێوە پابند بن. لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە بینیمان لەو چەند کەیسەی کە تایبەت بوون بە پرۆسی سیاسی عێراق و پرۆسی دەستوری عێراقی بڕیاری جەریانەیدا بە تایبەتیش ئەو پرسانی کە پەیوەست بوون بە مەسلەی یەکلاییکردنەوەی ڕێژەی ئەندامان و پرسی ئێستا پەیوەندی بە مەسلەی کاندیدکردنی یاخود تانەگرتن لە کاندیدکردنی بەشێکرە و کاندیدانە هەیە کە خۆیان پاڵێراوە پاڵاوتۆ بۆ وەرگرتنی یاخود هەڵبژاردن بۆ پۆستی سەرۆکی کۆمار. هەموو ئەو کەیسانە ئێستا لە بەردەم دادگای ئیتیحادی باڵایە بەڵێ بە دڵنیاییەوە دادگای ئیتیحادی باڵا سەرباری ئەوەی کە لە ڕابردوو لە چەند کەیسێکە ئاراستەیەکی سیاسی وەرگرتووە ئەمە نابێت ئەوە لە بیر بکەن بەڵام لەگەڵ هەموو ئەمانش لەگەڵ هەموو ئەو تێبینیانەشی کە لەسەر دادگای ئیتیحادی باڵا هەیە هێشتا دادگای ئیتیحادی باڵای عێراقی دەکرێت ڕۆلی خۆی ببینێتن لە یەکلاییکردنەوەی ئەو پرسانەی ئەو پرسە دەستوریانەی کە لە بەردەمیەتی و بە شێوەیەکی بێلایەنانە هەوڵی ئەوە بداتن چ ئەو بڕیارانە کە پەیوەندیان بە نادەستوری بڕیارەکانەوەی چ ئەو بڕیارانەشی کە تایبەتە بە مەسەلەی شیکردنەوەی دەقەکانی دەستور بە شێوەیەک لە شێوەکان کە لایەنگری بۆ هیچ لایەنێک تێدا نەبێت. دەستخۆش دکتۆر خامۆش دێمەوە خزمەت جەنابەت کاگومێت ینی وەکو دکتۆر ئاماژەی پێدا ینی بۆ نمونە دادگای باڵای فدرالی ینی یەکلاکەرەوەی لە بڕیارەکانەوە ینی ئەبێ عراقیەکان و ئێمەش کە وەکو هەرێمی کوردستان بەشیشین لە عێراق یعنی بێ دڵخۆشین بەڕاستی کە دادگایشی باڵای فدرالی سربەخۆ هەبێت کە لە زۆرێک لە پرسەکانە یەکلاکەرەوەیەوە پێی پێبێ و ناچێتە ژێر بار و هەژمونی هیچ لایەنێکی سیاسیەوە سەر ڕایەوەی کە وەکو دکتۆری ژاماژەی پێدا لە هەندێک لە دۆخەکانە تاوانبارەکرام. بەڵام نەمێ ئەوە پرسم ینی ئێمە دوای ئەم هەنگاوانی کە کۆتاییان پێدێ ینی هەنگاوێکی دیکە دێتە پێشەوە کە لە ساڵانی ڕابردووش ئەینی کێشە هاتە بەردەم لایەنە سیاسیەکان مەسلەی خۆناساندنی گەورەترین کوتلە لە نێو ئەنجومەنی نوێنەران. بینیمان ینی لە ماوەکانی ڕابردوو دادگای باڵای فدرالی لەوەشا قسەی هەبوو. پێ دوای ئەم جارەش دادگای باڵای فدرالی ئەگەر هیچ لایەنێک نەتوانێت زۆرینەیەکی ڕەها پێشکەشکە لە نێو ئەنجومەنی نوێنەران و خۆی بە گەورەترین کوتلە بناسێنێ ئەم لام بابەتەشا قسەی هەبێ و ئەگەر لایەنەکان پێی پێبرن بڕیاری یەکلاکەرەوەیە بێت. خۆی بابەتی گەورەترین کوتلە هەتاوەکو ساڵ 2010 هیچ گرفتێکی تیان نەبوو. ئەو لیستەی کە لە هەڵبژاردنەکاندا زۆرتری دەنگی وە کورسی بەدەستێنە هەرم لیستە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق حکومەتی تشکیل کرد. بەڵام لە ساڵی 2002 بابەتە گۆڕانکاری بەسەردات ئەو ساڵی کە لیستی عێراقیە 92 کورسی بەدەستێنەوە پێش لایەنە لیستە شیعەکان کەوتەوە. لایەنە شیعەکانەوە کاتە بۆی کە ڕێگیری بکەن لەوەی کە لیستی عێراقیە خۆی بە تەنیا حکومەت تشکیل بکات پەنامبردەبەر دادگای فدرالی بۆی کە مادەی 76یان بۆ تەفسیر بکە کە مادەی 76 لە گەورەترین کوتلە حکومەت سەرۆک کۆمار مڕەشەحی گەورەترین کوتلە ڕاستپێ بووی کە حکومەت تشکیل بکە. ئەوان لەو ساڵە پەنام بردەبەر دادگای فدرالی بۆی کە وەکوتم ڕێگیری بکەن لە لیستەکە علاوەی بووی کە حکومەت تشکیل بکە. ئەو کاتە دادگای فدرالی ئەو مادەی بەو شێوەیە تەفسیر کرد کە مەبەست لە پاڵێوراوی گەورەترین کوتلە ئەو کوتلەیە نییە کە لە هەڵبژاردنەکان زۆرترین کورسی بەدەستێنەوە بەڵکو ئەو کوتلەیە کە لە چوارچێوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەورەترین کوتلێ و زۆرترین ئەندامی هەیە. هەڵبەتە لەوێ بە دواوە چەند جارێکی تریش ئەو بابەتە و ڕژێنرا و ئەو تەڵەبی تەفسیرە کرایەوە بۆ ئێستا مادەی بۆ ئەنجومەنی بۆ دادگای فدرالی هەمان بە هەمان شێوە جەختی لەسەر هەمان ئەو ڕێ کردەوە کە لە ساڵی 2010 دەری کردەوە. دوایین بڕیاری دادگای فدرالی لەم ساڵ هەر لەسەر ئەم پرسە تەڵەبێکی تەفسیری کراوە بڕیارەکەی بەم شێوە دەرکردووە کە بەڵێ هەر بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو پاڵێوراوی گەورەترین کوتلە ئەو کوتلەی کە لە ناو چوارچێوە ئەنجومەنی نوێنەران زۆرترین ئەندامی هەیە سەرۆک کۆمار پاڵێورای ئەم کوتلەیە ڕائەسپێرێ. بەڵام ئەوەی کە گۆڕانکاری تیا کردو ئەم ساڵ چییە؟ ئەڵێ هەتاوەکو هەڵبژاردننی سەرۆک کۆماریش دەرگا کراوە بۆ دروستکردنی ئەم
کوت لە ئەم کوتلەیە بۆ لەبەرەوەی ئەڵێ لە هەڵبژانی دو هەڵبژانی سەرۆک کۆمار خۆی وەزیفەی گەورەترین کورد لە دەست پێ بەکە ڕاستپاردنی کەسێکە لەو کورد لێ بۆیە ئەڵێ تاوەکو هەڵبژاردننی سەرۆک کۆماریش ئەو بابەتە ئەو دەرگای کراوەیە و لایەنەکان ئەتوانن لەناو خۆیاندا ڕێککەوتن و ئیتفاقکەن و گەورەترین کورد لە دروستکەن بەڵام ئەمە لە ڕووی یاسایە و ئیشکالێکیە چکە بە پێی یاسا هەڵبژاردن بە پێی یاسای هەڵبژاردننی تازە ئەڵێ دوای ئەوەی کە هەڵبژاردن کرا هیچ کاندیدێک هیچ کاندیدێکی دەرچوو لە لیستێکەوە ناتوانم بچێتە لیستێکی تر یعنی ئەگەر کاندیدێک پێشووتر لەسەر هاوپەیمانێتێک خۆی تەسجیل کردە بە پێش هەڵبژاردنەکان دوایەوەی کە لەسەر ئەم لیستە دەرئەچێت بۆ هەڵبژاردننی ئەنجومەن نوێرانی عێراق ئیتر دوای ئەوە دوای پێش تشکیلینی حکومەت بۆی نییە بە هیچ شێوەیەک لە لیستێک بچێتە لیستێکی تر کەواتە بەشێک زۆری ئەو ئەوانەی کە یاسا ناسن و چاودێری ڕۆژەکانەکان ئەڵێن ئەم بڕیارەی ئەم جارەی دادگای فیدرالی پێچەوانەی ئەم بڕگە یاسای ئەمە شتێکی یاسایە بەڵتۆتە هەڵەوە یاخود چییە بەپی وەکۆڵێن ئەمە جۆرە دژیەکێکی دروست کردووە چونکە نەسی مادەکە زۆر ڕوونە وازە حاڵە هیچ ئەندامێکی دەرچووکە لەسەر هاوپەیمانێتێکە بووی نییە پێش تشکیل بەڵێ تا دوای تشکیلینی حکومەت ئەو کاتێک کە حکومەت تشکیلە بێت دوای ئەوە ئەتوانێت ئازادە بچێت لە لیستێک بچێتە لیستێکی تر بەڵێ بەڵام لە پێش تشکیلی حکومەت بووی نیە ئەم ئاڵوگۆڕە و تەبدیلە بکرێت بەڵام بەڕامە شتێکی یاسایە چونکە بڕیارەکانی دەرگای فێدراڵی هێزیان هێزێکی تقریبان نیمچە دەستوریان هەیە و ئەکەونە سەرەوەی یاساکانیش بۆیە ئەم بابەتە وەکو باسم کرد هەتا وەکو ئێستا لە ساڵ 2002 تا وەکو ئێستا هەر وەکو خۆی ماوەتەوە دەرگای فێدراڵی جەختەوە کردوەوە کە گەورەترین کوتلە ئەو کوتلەیە کە لە چوارچێوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆرترین ئەندامیەیە ئەمەش بە پاساوی ئەوەی کە عێراق وڵاتێکە لەسەر ئەساسی تەوافق دروست کراوە بۆی ڕێگری بکرێت لەوەی کە زۆرینەیەکی پەرلەمانی بە تەنیا خۆی حکومەت تشکیل بکات ئەو لیستەیە کە لە هەڵبژاردنەکان زۆرترین دەنگ دەهێنێ خۆی ڕێگری بکرێت لەوەی کە خۆی ئەو لیستەخۆی بە تەنیا حکومەت تشکیل بکە هاتووە پەنابراو بۆی کە لیست کوتلێکی گەورەتر کە لایەن و پێکاتێ زیاتر لە خۆ بگرێت لە چوارچێوە ئەنجومەنی نوێنەران ئەو کوتلەیە بتوانێت حکومەت تشکیل بکات بۆی زۆرترین لایەن لە خۆی بگرێت نەک بە تەنها لیستێکە لە هەڵبژاردنەکاندا دەنگی دەنگی یەکەمین ئەمەگەر گەڕێنەوە بۆ هەڵبژاردننی 2010 بینیمان لیستی سائیرون 56 کورسی هێنا و لیستی یەکەم بوو بەڵام خۆی نەیتوانی حکومەت پێ هەتا لیستێکی گەورەتریشی دروست کرد بە ناوی قایمە ئیسلاح کە نزیکەی 130 کورسی هەبوو لەگەڵەوەشە هەر نەیتوانی خۆی بە تەنیا لەگەڵ لایەنێکە لەگەڵ یابوون حکومەت تشکیل بکەن و لە بەرامبەریاندا لیستێکی گەورەتر دروست بوو بە ناوی لیستی بینا کە 150 ئەندامیە بوو سەرباری ئەمەش ئەمان نەیانتوانی بە تەنیا خۆیان حکومەت تشکیل بکەن ناچار خۆیان لە بێکەوە دانیشتن و ڕێکەوتن لەسەر کەسێکی بێلایەن کەسێک کە سەربەیش کام لەم دوو تەوەجوهانە بێت دەست خۆش بکاگومێت دێمەوە خزمەت جەناب بۆ دواوتە بەڵێ دکتۆر خامۆژ مەسەلەیەکی دیکە وڵامە کە ینی پرسیاری تێدا بکەم و ڕای جەنابەت لەو بارەوە بزانم ینی هەمووانە زانین لە دوای ساڵی 2023ەوە عێراق لەسەر ینی بنەمای تەوافق و شەراکەت و هاوبەشی بوون و پاراستنی تەوازن ینی لە نێوان پێکاتەکانە دروست بوو و ئەمە ڕەنگیایە و لەسەر پێکێنانی حکوومەت دابشکردنی پۆستەکان و هەرواسێ سەرۆکایەتیەکە ینی ئەم مەبدەئی شەراکەت و تەوافقە ئەتوانین بڵین چکە نازانم ئەگەر هەڵە نەبم لە دەستورە هاتووە یا نەهاتووە ئەگەر هاتبێت پێشێلکردنی ئەمە تا چەند قانونیە بەڕاستی بەڵێ یەک لە گرفتە سەرچەکانی ئەو وڵاتانی کە فرێنەتەوەنە ئەوەیە کە بە زەحمەت دەتوانرێت حکوومەتی زۆرینە پێک بێنێت بۆیە یەک لە ڕێگە چارەسەرەکان بۆ ئەو وڵاتانە پرەنسیپی پەنابردنە بۆ حکوومەتی تەوافقی
لە ڕاستیدا پرەنسیپی مەبدەئی تەوافقی کە لەو پرەنسیپانەی لە بەشێک لە وڵاتانە ئێستا پیادە دەکرێت کە وڵاتی فرە نەتەوەنە و گرفتی ئەوەیان هەیە لە زیاتر لە نەتەوەیەک پێکاتنەوە لە عێراقیش ئەم پرەنسیپە لە ناو دەستوری عێراقی ڕەنجیدا بووە. ئێمە گەر دەستوری عێراقی ساڵی 2005 وەربگرین دەبینین لە 2005 تا 2009 بە شێوەیەکی زۆر ورد ئیش لەسەر ئەوە کرابوو کە ئەو پرەنسیپە بچەسپێنرێت. چۆن ئەو پرەنسیپە بچەسپێنرێت؟ ئەوەیە کە بنەما سەرچەکانی تەوافق سیستەمی تەوافقی ئەوەیە کە لایەنەکان بەشدار بن لە پرۆسە سیاسیەکە بە جێرەی ئەو ڕێژەی کە هەیەە و پۆستە سیاسیەکانیش بە دڵنیایی بە شێوەیەکدا بەش بکرێتن کە لێوان لایەنە سیاسەکان خۆیان لەسەر ڕێک دەکەون. جگە لەمەش یەک لە بنەماکانی سیستەمی تەوافقی ئەوەیە کە سیستەمی لامەرکەزی بێت جاوە سیستەمە لامەرکەزی ئیداری بێ یاخود سیاسی بێت. ئەوەی لە عێراق بینیمان لە ڕاستیدا لە قۆناغی یەکەم بە شێوەیەکی گشتی ئەمە بە تەواوی پیادەکرا بوو بە تایبەتیش ئەنجومەنی سەرۆکایەتی بۆ ئەنجومەنی سەرۆکایەتی ڤیتۆی بەرامبەر یەکتری هەبوو کە ڤیتۆی بدەڵێن ڤیتۆی بەرامبەر یەکتری یەک لە بنەما سەرچەکانی سیستەمی تەوافقی واتە هەر لایەنێک لەلایەنە پێکەنەرە سەرچەکانی ئەو دەوڵەتە یاخودە و حکوومەتە دەتوانێت ڤیتۆ بەرامبەر ئەوی تر بەکاربێنێ بە شێوەیەک لە شێوەکان ئینفراد نەکرێ بە بڕیاردانی سیاسی. بە کاتی خۆی دەبین لە 2005 تا 2009 ئەنجومەنی سەرۆکایەتی هەبوو. ئەنجومەنی سەرۆکایەتی لە سێ کەس پێک دەهات کە سێ پێک هاتە سەرچەکەی عێراق بوون. بەڵام لە دوای 2005 لە دوای 2009 بە دواوە ئەنجومەنی سەرۆکایەتی نما سەرۆکایەتی کۆمار هاتە ئاراوە سەرباری ئەوەش پۆستی سەرۆکی کۆماری خود بڵین سەرۆکی کۆمار ئەو دەسەڵاتی جارانی نما کە ڤیتۆی هەبوو لە بەرامبەر ئەو یاسایانێکە لایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەردەچێت. واتە بەرەبەرە تا ڕادەیەک دەتوانین بڵین بەشێک لە بنەما سەرچەکان و خستەتە سەرچەکانی سیستەمی تەوافقی لە عێراق کۆڵەگە سەرچەکەی لەدەستدا. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا بەشێکی زۆری خستەتە سەرچەکانی سیستەمی تەوافقی لە ناو سیستەمی سیاسی عێراقی هەر وجودی مابوو. ئەوەی ئێستا دەیبینین لە ڕاستیدا پەنابردنە بەر حکومەتی زۆرینە. ڕاستە حکومەتی زۆرینە لە ڕوویەکەوە دەتوانین بڵین تا ڕادەیە کاریگەری دەبێتن کاریگەریەک بۆ جۆرێک لە سەقامگیری سیاسی. بەڵام ئەمە لە وڵاتێکە کە لەسەر پرەنسیپی هاوڵاتی بوون دروست بوو بێت نەک لەسەر پرەنسیپی نەتەوە و مەزهەب و تائیفەوە. ئەوەی لە عێراق دەبینرێ هێشتان ئەو کاریگەریانەی کە پەیوەندی بە نەتەوە هەیە یاخود پەیوەندی بە مەزهەبەوەی کاڵ نەبۆتەوە نەگەیشتۆتە ئاستی ئەوەی حکوومەت وەکو لەسەر بنەمای هاوڵاتی بوون مامەڵە لەگەر هەموو هاوڵاتیان بکە. ئەگەر ئەمە بکرێ وەکو سیستەمە دیموکراتی پێشکەوتەکان ڕەنگە ئەمە کاریگەری زۆر نەبێتن بڵین حکومەتی زۆری نەپێک بێت. بەڵام ئەوەی ئێمە دەیبینین لە عێراقدا هێشتا نەگەیشتونەتە ئەو ئاستی بە تایبەتیش ئەو وەشیراتانەی کە هەیە کە لەسەر عێراق بڵاو دەبێتەوە. ئێستا عێراق لە جۆری سیستەمی ئیستیبدادیەکانە کە دەڵێن جۆرە سیستەمی ئیستیبدادیەکان یعنی لە پێش خۆپیشاندانەکان عێراق لەو سیستەمانە بوو کە پێی دەوترێت هەجین واتە تێکەڵەیەکە لە نێوان سیستەمی ئیستیبدادی و دیکتاتۆری ئیستیبدادی و دیموکراتی. بەڵام ئەوەی لە ئێستادا هەیە بە جۆرەی ئەو مؤشراتانەی کە بڵاو کراوەتەوە عێراق پێناوەتە قۆناغی ئیستیبدادی یاخود ئینفرادکردن بەدەسەڵاتەوە کەواتە لەو سیستەمانە دەبێت کار بۆ ئەوە بکرێ بنەماکانی دیموکراتێتی تەوافقی قوڵ بکرێتەوە نەک هێشتا لەو قۆناغە پەنا ببرێتە بەر حکوومەتێک کە ڕەنگە دوجار کاریگەری و کاریگەری سلبی دەبێتن بەسەر کۆی پرۆسی سیاسی عێراقی. هیوادارین پەیامەکان گەیشت بێت و وازەح بێ و ئەو ڕوویا و زانیارانی کە دکتۆر و کاگومێت خستیانە ڕوو ینی تا ڕادەیەک ئاگایی دروست کرد بێ لە لای بینەران. سوپاس بۆ دکتۆر خامۆش عومەر پسپۆری دەستوری کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سوپاس بۆ کاگومێت محمود یاساناس کە لە سوورە لەگەڵ مابووی. سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان